ساڵتان لێبێت بینەرانی کورسات نیوز من هاوڕە تۆفیق باڵخێم شوی بەرنامی پانۆرامە پێتان گەیشتینەوە ئەم شۆمانەوەی گفتوگۆ بکەین لەسەر کۆبوونەوەکەی پارلەمانی کوردستان کە بە ئامادەبوونی وەزیری ئاوادانکردنەوەی حکوومەت هێرێمی کوردستان بۆ قسە و باسکردن بوو لەسەر ڕێگاوبانەکان و هەروەها پرۆژەی ڕێگاوبان لە هەرێمی کوردستان و هەروەها یەکەکانی نیشتەجێبوون و کۆمەڵێک بابەتی دیکەی گرنگتر کە پەیوەندی هەیە بە ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و هەروەها بە پێشخستنی و بژانەوەی کەرتی ئاوادانکردنەوە لە هەرێمی کوردستاندا. وەزیری ئاوادانکردنەوە لە پەرلەمان ئامادە بوو و وەڵامی زۆرێک لە پرسیاری پەرلەمانتارانی دایەوە، بەڵام گرنگ ئەوەیە لە کۆبوونەوەکەی ئەمڕۆدا گەیشتنە چ ئەنجامێک و لە داهاتوویشی نزیکدا چیەکرێت بۆ ئەو پرۆژانەی کە لە ماوەکانی ڕابردوو لە هەرێمی کوردستان بە هەندێک هۆکار وەستا بوو لێرە و لەوێ لە شار و شارۆچکەکان، چیەکرێت بۆ دروستکردنی یەکەی نیشتەجێبووەکان و چیەکرێت بۆ ئەوەی کە دەستەی ئۆڤەرهێنان و هەروەها سندوقی نیشتەجێبوون لە هەرێمی کوردستان جارێکی دیکە بخرێتەوە گەڕ لە پێناو ئاوادانکردنەوەی زیاتری خەڵکی ئاوادانکردنەوەی زیاتری هەرێمی کوردستان و بژانەوەی زیاتری خەڵک لە ڕووی ئاوەدانیەوە و هەروەها بوون بە خاوەنی یەکەیشی نیشتەجێبوون کە ئەو کەسانن هەمیشە ئاواتی پێدەخوازنەوە نیشکرێنشینان و خەڵکی کەم دەرامەتن لە هەرێمی کوردستاندا. گفتوگۆکەین لەسەر بابەتە بە میوانداری برای بەڕێزمان کاگاو ڕێمەلەستار سەرۆکی لێژنەی ئاوادانکردنەوە لە پەرلەمانی کوردستان بە سوپاسەوە کە لە شاری هەولێر لەگەڵمانە. کاگاو ڕێم کاتت باش، سەرەتامەوە پرسم زانین کۆبوونەوەکەی پەرلەمانی کوردستان بە چ ئەنجامێک کۆتایی هات لەگەڵەوەی ئێمە کە کۆنفرانسە ڕۆژنامەوانەکەی بەڕێزت و هەروەها وەزیری ئاوادانکردنەوەی حکوومەت هێرێمی کوردستانمان بینی کە چەند خاڵێکتان باس کرد، بەڵام لەوە زیاتر چیکە هەیە؟ سڵاو لە جەنابەت بە ناوی خوای گەورە و میهرەبان، سڵاو لە تەواوی بنێرانی ئازیز. ڕاستی ئێمە لە پەرلەمانی کوردستان لیژنەی ئاوادانکردنەوە و بەرهێنان لە پەرلەمانی کوردستان لە ماوەکانی پێشوو لیژنەیەکیمان دروست کرده بوو بۆ سەردانیکی مەیدانی بۆ تەواوی ناوچە جیاوازەکان لە دوهۆک، لە هەولێر، لە سلێمانی، لە گەرمیان، لە هەڵەبجە و کۆی گشتی ئیدارە سەربەخۆکانی دیکە و ئەم ڕۆژ دیسانەوە هەر بەرمەبنای ئەو بەدواداچن و سەردانە بە پێی مادەی سی لە پەیڕۆی ناوخۆی پەرلەمانی کوردستان بانگێشتی بەڕێز وەزیری ئاوادانکردنەوەمان کردە پەرلەمان بۆی کە لە نزیکەوە ئەو کەم و کورتی و کەلێنانی کە دروست بووە لە سێکتەری ئاوادانکردنەوە و نیشتەجێبوون بتوانین لە زاری جەنابیانەوە گوێبیستی بین و کۆی گشتی پەرلەمانتاران قسەیان خۆیان کرد. ئێمە دواتر لەلایەن سەرۆکاتی پەرلەمانەوە لیژنەی ئێمە ڕاست پێدراوە بۆی کۆتا راپۆرت ئاراستەی ئەنجومەنی وەزیران بکە. زۆر باشە. ئەمڕۆ وەزیری ئاوادانکردنەوەی حکوومەت هێرێمی کوردستان لەوێ وەڵامی سەرجەم پرسیارەکانی ئێوەی پەرلەمانتارانی دایەوە هەروەها لیژنەی ئاوادانکردنەوە لە پەرلەمانی کوردستان بەگشتی ئەمەوێ باز لە بەتایبەتی ڕێگاوبانەکانی هەرێمی کوردستان بکەین کە زۆر قسەی لەسەر کرا و زۆر پرسیار ئاڕاستەی وەزیر کرا و بەتایبەتی هەندێک پرۆژەی گرنگی استراتیژی هەیە کە ینی سەرخانی ئابووری ئەم وڵاتەیە، ئەویژانی ڕێگاوبانەکانی دەرەوەی شار و هەروەها ڕێگا سەرەکیەکانن لە نێوان شارەکان و هەروە ڕێگا سەرەکیەکان لە شارەکانی هەرێمی کوردستان کە بە هەندێک هۆکاری مادی یاخود هەندێک هۆکاری دیکە ئەم پرۆژانە وەستاون. قسەی وەزیر چی بوو لەو بارەیەوە ئەو پرۆژانە بە گشتیکەی بەگەڕەخرێنەوە کاگاوڕێ؟ خۆی لە ڕاستیدا هەندێک هۆکار هەن کە هەم لە ئەنجومەنی وەزیران هەم دیسان ئێمە لە لیژنەکەش ئەمە بەرچاوڕوون بووین لەوەی کە یەکێک لە پاساوەکانی حکوومەت ئەوەیە کە بودجەی لەلایەن حکوومەتی عێراقی و لە 2014 بڕاوە بۆی ئەوە هۆکارێکە کە نەیتوانیوە جادۆبانەکان چاک بکە و جادەی نوێ دروست بکە و جوتساییدی نێوان پارێزگاکان تەواو بکە. هەر لە سەرەتای ئەم دەست بەکاربوونی ئەم کابینەیە هەم سەرۆکی حکوومەت لە هەم وەزیری ئاوادانکردنەوە ئاماژیان بەوە کردبوو کە ئایانەوەی کۆی گشتی پارێزگاکانی هەرێمی کوردستان پێکەوە بە جوتساید پێکەوە ببەستنەوە و ئیدارە سەربەخۆکانی دیسان، بەڵام بەداخەوە وانە ئێستا ئەبینین ئەوەی ئەگەر تەرکیزکەین جادەی نێوان گەرمیان سلێمانی بەچی دۆخێک هاتێپەڕێ بۆ بە ڕێگای مەرگ ڕۆژانە خەڵکێکی زۆر بێتە قوربانی لەسەر ئەو ڕێگایانە و دیسان ڕێگای دووکان ڕانیە و ڕێگای کۆیە هەولێر و ڕێگای چۆمان سۆران و حاجی ئۆمەران هەموم ڕێگایانە بە دۆخێکی زۆر خراپاتیە بڕین و لە جێ تموحی ئێمە نییە لە پەرلەمانی کوردستان و حکوومەتی هەرێم نەیتوانی و ڕێگاکان چاک بکە کە ڕۆژانە زەرروی زیانی گیانی مادی بەر هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکەوێ.
بەڵام ئەوەی کە بۆ ئێمە لە زاری وەزیری ئاوادانکردنەوە هەم وەکو بەڵێن هەم وەکو بڕیار وەرمانگرت ئەوە بوو کە پێشنیارێکیان کردووە بۆ ئەنجومەنی وەزیران کە مانگانە 10 ملیۆن دلار لە پارەی نەوت بۆ ئەوەزارەتی ئاوادانکردنەوە تەرخان بکرێ بۆی کە لە ڕێگاوبانەکانە سەرفیکاتەوە بتوانێت ڕێگاوبانەکان چاک بکە و داوای پشتیوانی پشتگیری کرد لە ئێمە هەم وەکو لیژنا هەم وەکو پەرلەمانی کوردستان بەڵێنماندا ئەو پشتیوانیە بۆ وەزارەت و بۆ ئەنجومەنی وەزیران بنێرین بۆی مانگانە ئەو پارێت تەرخان بکرێ بۆ چاکردنی ڕێگاکان و تاواوکردنی ئەو جوسایدانەی کە کاری تیاکرێ بڵام بە شێوازێکی زۆر سست و خراپکاری تیاکرێ هەر بە نمونە ڕێگای گەرمیان سلێمانی وەربگرین ینی ئەو ئالیەتانەی کە لەسەر ئەو جادەیە کارەکە بڕاتە بێ بە 10 ساڵی تریش ئۆتۆمبیلێکی بەسەراتێ ناپەڕێ ئەگەر بێت و حکوومەت بەخۆیان نەچێتەوە و خەمی نەخوا و بڕیاری نردنی ژماری بەتاڵ لە حکوومەتەوە بۆ سلێمانی نەکا بە بڕیاری پارە لە هەولێرەوە بۆ سلێمانیان لە حکوومەتەوە بۆ سلێمانی بڕاتە بێ 10 ساڵی تر ئەو ڕێگای ئۆتۆمبیل بەخۆی نابینێ. کەواتە ئەنی ئەتوانین بڵین لە دروستکردنی ڕێگاوبانەکان و هەروەها لە چاکسازیکردن لە ڕێگاوبانەکان بە تایبەتی شارڕەکانەوەی لە نێوان شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بەیەکەوە بەسێتەوە جیاوازی هەیە ئێوەکو لێژنەی ئاوادانکردنەوە لە پەرلەمانی کوردستان کە سەردانی ئەم ناوچانەتان کردووە جیاوازیتان بینیوە ئەگەر ئەم جیاوازیە هەیە ئەمڕۆ بە وەزیرتان وت وەڵامی وەزیر چی بوو لە ڕۆکا گاورە؟ بەڵێ بە دڵنیایی ئمە لە ماوەکانی پێشوش بە وەزیری بەڕێز وەزیری ئاوادانکردنەوە ماوتووە لە لی کۆبوونەوەی بانگشتی بەڕێزیان بۆ لیژنەکەمان و ڕۆشتنی ئێمەش بۆ وەزارەت ئەو پرسیارانەمان کردووە بەڵام حتمما وەزیر ینی ناچێتە ژێر ئەو بەرپرسیارەتەکەی بڵێ ئەو جیاکاریە هەیە ئەو لە کابینەی حکوومەت و حەقی خۆی دیفاع لە کابینەکە و لە وەزارەتەکەی بکە بەڵام بۆ ئێمە کە لە پەرلەمان چاودێرین بەسەر حکوومەتەوە ئەو جیاوازیانە ئەبینین و جیاوازیەکان ئەوەی وا ئەکا ئێمە نیگەران بکە بە نمونە ڕێگای هەولێر دهۆک کە ئێستا جوتسایدا ئەمە ئێمە نیگەران ناکە بە پێچوانە پێمان خۆشە هەموو جادەکانی زاخۆ دهۆک و ئاکری و هەتا ئەم منتیقانی کە هەر هەموو هەن هەمویان جوتساید بوون ئۆتۆبان بن بۆی کە هاوڵاتیان لە زەری گیانی و مادی بپارێزێ بەڵام ئەوەی وا ئەکا ئێمە نیگەران بکە ئەوەیە بۆ ڕێگای کەلار دەربەندیخانیان کەفری کەلار دەربەندیخان سلێمانی بۆ جۆرە نەبێ بۆ لە زمانی ئەم حکوومەتە نیە بۆ داهات بۆ حکوومەت ناگەڕێنێتەوە بۆ تەسحی نەداوە بۆ قوربانی نەداوە ینی هەموو ئەمانە ئەگەر بە پێوەوەر بگرین هیچ ینی بڕاتە بێ ئەگەر زیاتر تەسحی نەدابێت لە سەردەمی شۆڕشەکرێک لە دوایەکەکان ئەگەر من نازانم ڕەنگە ئەم قسە زۆرش دووبارە کرابێتەوە بەڵام ینی هیچکی کەمتر نییە لە ناوچەیەکی تر ئەگەر لە ڕووی داهات شۆ تەماشا بکەی بۆ نەوتی نییە مەرزیتیانە داهات ینی هەموو ئەمانە ینی قسەیەکن بۆ ئێمە بە حکومەتی بڵێن بۆ ئەو ڕێگایانە چاک ناکرێ ینی ئەمانە بۆ خۆی کۆمەڵە تێبینین لای ئەمە بڵێ بە دڵنیایی ئێمە هەست بەو جیاکاری و جیاوازیەکەین بەڵام ئێستا ئەمڕۆک و ئاماژەم پێدا بەڕێز وەزیر ئاماژەی بۆ ینی باسی ئەو بڕیارەی کرد کە چیتر هەوڵەدەن ئەو مەبلەغە پارەی کە باسم کرد مانگانە لە ئەنجومەنی وەزیرانەوە بۆ ناوچانە دابین بکرێت. باشە ئەو مەبلەغە پارەی کە جەناب دامەژت پێدا زیاد لە 10 ملیۆن دلار لە پارەی نەوت ینی بۆ پرۆژەی نوێیە بە تایبەتی لە بواری ڕێگاوبان و تونێل و هەروەها ئۆتۆبانەکان یاخود بۆ پرۆژانەیە کە وەستا و تەواو نەکراوە بەبێ جیاوازی لە هەموو کوردستانەکە گاورە خۆی قسەکە لەسەر ئەوەیە ینی زۆرترین بەس کاک هاوڕێگەر هاوکاریم بکەی نازانم لەگەڵ برادران دستۆدیۆ دەنگم ڕێک دەنگی خۆمە بیسمەوە زۆر جار باش ئێستا چارەسەریەکەین ئێستا برادران چارەسەریەکەن خۆی گرفتەکە لەوەیە ینی سەرباری ئەوەی کە پرۆژەی نوێ جێبەجێ ناکرێ پرۆژەی استراتیژی جێبەجێ ناکرێ ئەو پرۆژانش کەم نین کە پرۆژەی چاک و هین کابینەکانی پێشوو بوون ئێستا ڕاگیراون ئەمە چی لە سێکتەری ڕێگاوبان چ لە سێکتەری نیشتەجێبوون لە بواری ئاوادانکردنەوە زیاد لە 90 پرۆژێ لە کار وەستاون کە هەمووی پرۆژەی گرنگ وەستیارن لە کۆی گشتی ناوچەکان 10 پرۆژە ئەسڵەن هەر هەڵوەشاونەتەوە ئەمە لە راپۆرتەکە لە ئاراستەی وەزارەتمان کردبوو ئەمڕۆژ لە ناو هەوڵی پەرلەمان خستمانە ڕوو 50 پرۆژە پێوانەی کۆتایی بۆ هەر نەکراوە ینی تاکو ئێستا بۆی نەکراوە ئەمە دایان و چەندین پرۆژەیە کە پرۆژەی هەموو ئێستاڕون ڕایگیراون ئەنی ئەگەر گرنگ نییە ئەوەی بۆ ئێمە گرنگە لە پەرلەمانی کوردستان و پێمان وایە قازان جا وڵاتیان نشکێتەوە ئەوەیە ئەو مەبلەغە پارەیە لە پارەی نەوت
خرج بکرێ لە بەرژەوەندی هاوڵاتیان ئیدی بە چاکردنی جادەوبانەکان لە یەکەکانی نێشتەجێ بوون گرنگەوەی بە قازانجی هاوڵاتیان بشکێتەوە بۆیە ینی دیاریمان نەکردو بڵین بەڕێ زۆزیری ئاوادانکردنەوە تۆ بۆ پرۆژەی نوێت یا بۆ پرۆژە کۆنەکان لەبەروی پرۆژە کۆنەکان زۆر ئەوانەی کە ڕاگیراون و مەبلەخێکی خەیاڵی پارەشی تا سەرف کراوە ئەگەر بێت و بە زووی بەدەمیەوە نەچن بۆی تاوا بکرێ ئەو پارانش بە هەدەرە ڕوایانی کە لە ماوەکانی پێشوو لە کابینەکانی پێشوو سەرف کراوە. زۆر باشە مەسلەی ئەمە ڕێگاوبانە تەواو نەکراوەکان بە تایبەتی کە جرابی شتاماژت پێدا بۆ نمونەوە ڕێگای نێوان کەلار دەربەندی خان سلەیمانیە هەروەها ڕاپەڕین سلەیمانیە و باسیش لە ڕێگای هەمڵتۆن کرا بەڕاستی لەلایەن هەندێک لە ئەندامانی پەرلەمانی کوردستانەوە یعنی بەڕاستی ئەو ڕێگە استراتیژیانی کە هەیە لە هەرێمی کوردستان ئەمانە شاڕەی هەرێمی کوردستانن کە یعنی هەرێمی کوردستانە بەسێتەوە بە وڵاتانی دراوسێەوە و ڕۆژانە و مانگانە و ساڵانە چەندین ملیار دینار لەم ڕێگایانەوە ینی پارە دێتە خەزانەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئێوەی پەرلەمانتاران و جەنابتان وەکو سەرۆکی لێژنەی ئاوادانکردنەوە لە پەرلەمانی کوردستان ینی پێشنیارتان چی بوو بۆ ئەم مەبەستانە بە دیاریکراوی چکە ئەمە ڕێگە کۆنەکانن ئەگەر ئەمە چارەسەر ناکەن بەدیلی ئەمە چییە بەڕاستی لە داهاتووە کاگاوڕە وڵی بەدیلی تەنها چاکردنە ئێمە هەم لە لیژنا وەکو ئاماژەم بێت هەموو پەرلەمانتاران جادە بە جادە ئەو جادانەی کە هەمووی لە هەرێمی کوردستان ئێستا بە کەڵکی ئەوەیان کە هاچویان لەسەر بکرێ هەمووی بەناو بە وەزیری ئاوادانکردنەوە وتراوە دڵنیام خۆشی معلوماتی هەبووە هەروەکوتم ئەوان تاکە بیانوان ئەوەیە کە پارە لە بەردەستیان نییە ینی نازانم ئەگەر وەزارەتێک تەنها وەکو بانقێک پارەی تێهات سەرفی بکاتەوە نتوانێت داهاتەکانی خۆی بکاتەوە داهاتەکان کۆ بکاتەوە بۆی لە ڕێگاوبانەکانە سەرفی بکاتەوە ینی ئەمە نیشانەی پرسیار لە کۆی گشتی مؤسسەکە بە وەزارەت و بە کابینەکەشەوە دروستەکە ئیدی حکوومەت و حکومڕانی خۆ ئیشی چێ لە ئەسڵا تەنها ئەوەیە کە پارێکی هات سەرفی بکات یان ئەوەیە کە چۆن پارە کۆ بکاتەوە بە چی میکانیزمێ وای لێ بکات بە قازانجی هاوڵاتیان بشکێتەوە. زۆر باش ئەمە مەسلەی ڕێگاوبان ینی باستان پێشتر لە مەسلەی تونێلیش کرد ینی ئەمە زانین لە هەرێمی کوردستانە بە حکومیەوەی کە ناوچەکانمان زۆربەی شاخاویە ینی پێویست بۆیە کە تونێلی سەردەمیانە و مۆدرن لە ڕێگاوبانەکانە هەبێ ئەبینین لە هەندێک ناوچە تونێلی باش دروستکراوە بۆ بەستنەوەی ڕێگاکان بەڵام لە هەندێک ناوچەی دیکە بە تایبەتیەوەی کە جەنابی شتاماژت پێدا دەربەندی خان یعنی تا بینیمان چەندین کارەساتی دڵتەزیێن لەو تونێلەیە ڕوویەوە چەندین سووتانی ئۆتۆمبیل لەو تونێلەیە ڕوویداوە بۆ مە مەسەلەیە وەزارەتی ئاوادانکردنەوە حکوومەتی هەرێمی کوردستان چی هەیە لە بەرنامەیدا کاگاوڕە وەزارەتی ئاوادانکردنەوە بە ئێمەی ینی جەختی کردەوە لەسەرەوەی بڕیاریان داوە لە چەند ڕۆژی داهاتوو دیسا من لە کۆنگرە ڕۆژنامانەکە ڕاستی مەبەستم بوو بڵێم بۆی وەزیر خۆی ئامادە بووە ئەمەوەکو بەڵگەیەک لەسەریان بمێنێتەوە ئەگەر من دەستخۆشیم لێکردون ئەو بڕیاریان داوە کە لە ماوەیەکی کوردمەودا دەست بە دروستکردنی دوو تونێل ئەکرێ لە دەربەندی خان کە کەلار و کفری بە سلێمانی و دەربەنی خانش بە سلێمانی بەسێتەوە بڕیاریان داوە کە لە ماوەیەکی کورتە دەست بە جێبەجێکردنی ئەو پرۆژەیە بکرێ ئێمەش هەم چاودێرین هەم چاوەڕوانین بۆی کە بزانین نەتیجەی چێ بێ و کەی دەست بەکارە بن ئەگەر وەکو ئەو جادەی جوچای نێوان کەلار سلێمانی دەستی پێ بکەن پێم وایە دەست پێکردنی ئەوەندەی خەڵک و هاوڵاتیان خاتە قەلەقی و نیگەرانی دوو دڵێەوەکەی تاوا بێ وکەی بەکار ئەهێنرێ ڕەنگە ئەوەندە بە قازان نەشکێتەوە ینی کاگەڕە مەسلەیەکی دیکەی کە زۆر گرنگ ینی لێرە نازم تا چەند ینی لەگەڵ وەزیرە باس کراوە پەرلەمانتاران باسییان لێوە کرد ینی کوالیتی ڕێگاوبانەکانە بەڕاستی لە هەرێمی کوردستان زۆرێک لە خەڵکی هەرێمی کوردستان بازەواکەن ینی ئەو ڕێگا کۆنانی کە لە سەردەمی ڕژێمی لە ناوچووی سەداما دروست کراوە تا ئێستاژەوە تا خەڵک بەکاری هێنێەوە هەر ئەو ڕێگایانن ینی پینە و پەڕۆکێ و چارەسەرەکرێ باشن ئەو ڕێگا تازانی کێسە دروستەکرێت لەلایەن کۆمپانیا ناوخۆیەکان کۆمپانیا بیانەکانەوە تا چەند کوالیتی و ستانداردی لەسەر ئاستی ستانداردی جیهانیە و ئەگەر خراپە هۆکارەکە چێە و ئەگەر خراپ دەرچێ و ڕێگاوبانانە چێ لێ پرسیینەوەکە چێ بە دووەداچوونەکە بووی کە ینی لەو کۆمپانیانە بپرسرێتەوە بەڕاستی من ڕاشکاوانە بیڵێم چەند حکوومەت وەکولایانی جێبەجێکار بەرپرسە لە تاواکردنی ئەو جووت سایدانەی نێوان شار و شارۆچکەکان و چەند پەرلەمان ینی ئەرکی چاودێریکردنی لەسرە بۆ ئەو کار و پرۆژانی کە کاری حکوومەتن ئەوەندەش بەڵێندەرەکان بەرپرسیارەتی ئەخلاقی و دینی و نیشتمانیان لەسرە چۆن
وا بکەن جادەیەک بە جۆرێک لە کوالیتە باشەکان دروستکەن کە لە ماوەیەکی زۆر کورتە خراپ نەبێت و دیسان چاڵ و خراپی و ینی بەو جۆرانەی کە ئەیبین ئێستا لە ماوەکانی پێشوو بەرچاومانەکەی و ئەیبینین. من لە هۆڵی پەرلەمانیش ئاماژەم بۆدا و لە کۆنگرێ ڕۆژنامانەکەش باس ئەوم کرد کە ینی هەندێک بەراوردکاری کە سەرەتای ئەم بەرنامەی ئاماژەمان پێدا ئەوەی کە باسمان کرد لە نێوان هەولێر و دووەک جوتسای دێ بۆ لە سلێمانی گەرمیان نییە چەند وەکو باسم کرد بەرپرسیارەتی و ئەرکی حکوومەت و پەرلەمانە چاودێری بکە ئەوەندەیش بەرپرسیارەتی و بەرهێنەکانە بەداخەوە هەندێک لەوە بەرهێنەکان یان بڵێن بەڵێندەرەکان ینی جۆرێک لە نامتمانەیان لا دروست بووە پارەی خۆیان ناخەنە زۆر سەرف ناکەن چاوەڕێن تاکو حکوومەت پارەکەیان بۆ سەرفکە بەڵام ڕەنگە لەم سنوورە ئەنیان لە هەولێر بڵێم جۆرێک لەو ڕوحێتە نیشتیمانی لای هەندێک بەڵێندەر هەبووە کە پارەیەکی خەیاڵی خۆی سەرف کردووە ئیدی قەرەبەوەکەی بە پارچێک زەوی کراوەیان بە هەر شتێک کراوە پارەی خۆی سەرف کردووە سەرەتا دواتر پارەکەی وەرگرتووە بەڵام بەداخەوە بەڵێندەرەکانی ئێمە لەو سنوورە هەندێکیان ئەو ڕوحێتیان لا نەبووە ناڵێم هەمویان خەڵکی باشیان تیا بووە خەڵکێک کە ئێستاش پارەی لای حکوومەت بێ و ئەوەی کەوا ئاکات چاودێری دروستکردنی ئەو جادا و ڕێگاوبانانە بکە هەم لیژنەکانی پەرلەمان و هەم لیژنەکانی وەزارەتی ئاوەدانکردنەوە لیژنەی بەردەوامی لیژنی هەندەسیان هەیە لە بەڕێوەبەلاتیەکان کە راپۆرتی مانگانە و هەفتانە و وەرزیشیان هەیە بۆ وەزارەتی ئاوەدانکردنەوە. کاگاوڕێ ئێمە مەسەلەی بۆ نمونە ینی ئەوەی کە باسەکەیت بەڵندەرێک ئەگەر لە ناوچەیەک ینی هاان بدرێ بۆەوەی کە بێڕێگەکەی بە کوالیتیشی باش تەواو بکە و لە بەرامبەردا حکوومەت ینی پاداشتی یاخود تعویزێکی بداتەوە ئەی بۆ ناوچەیشی دیکە چی ئەکرێت بیرۆکە چیە بۆی کە ئەم هاندانە هەبێ لەلایەن ینی وەبەرهێنەکانەوە یاخود مقاولەکانەوە بووی کە بێنە پێشەوە هەر هیچ نەبێ خۆ ینی پرۆژەی ڕێگاوبان و هەروەها دروستکردنی ئۆتۆبان و تونێل ئەمانە ینی پرۆژەی ینی سەرخانی گرنگە بۆ وڵاتێک کە لەسەر پێی خۆی بۆستێت چی کراوە بۆی کە وەبەرهێن متمانەی هەبێت بۆی کە بێتە پێشەوە و هاندانی هەبێت ینی ئامادە بێت کە خزمەت بکە بە وڵاتەکەی بە تایبەتی لە بواری ڕێگاوبانەکانە. بەڵێ خۆی لە ڕاستیدا زۆربەی زۆری ئەو جادانەی کە لە نێوان هەولێر و دووەک دروستکراون لەم سنوورە دروستکراون کەمن ئەو بەڵێندەرانەی کە لە بەرامبەر پارەیان پێدرابێت لەلایەن حکوومەتەوە زۆربەی زۆری ئەوانن کە بە پارچەی زەوی قەرەبوو کراونەتەوە بەڵام ئەمە بۆ لە سلێمانی نەکراویان لە گەرمیان نەکراوە دیسان ڕەنگە پەیوەندی بۆ ڕۆتیناتانەوە بێ کە حکوومەتی هەرێم لە بەرامبەر هەر پرۆژەیەک دروستێکە ئیتی لە ئیدارە سەربەخۆکانی خۆتان بە دوواداچوتان بۆ بابەتە کردووە کاگاوڕێ چکە بەڕاستی زۆر گرنگە. بەڵێ بە دڵنیایی بە دوواداچوونمان کردووە و کوتم لە هەولێر بە تایبەت زۆربەی ئەو جادە و ڕێگاوبانانەی کە دروست دەکرێن لە نێوان شار و شارۆچکەکان بە پارچەیەک زەوی قەرەبوو کراونەتەوە یان بە پرۆژەی قەرەبوو کراونەتەوە بەڵام ئەوە لە سلێمانی کاری پێنەکراوە دیسان وتم پەیوەندی بۆ ڕۆتیناتانەوەی کە حکوومەتی هەرێم هەم لە دەسەڵاتی خۆجیی محافەزە و پارێزگاکان هەیەی هەم لە کابینەش هەیەی لە وەزارەتەکان هەیەی. کاگاوڕێ بەڕاستی ئەمە پرسیشی کرد لەگەڵ جەنابێ بور و ژەرمەژەر تایبەتە بە مەسلەی ڕێگاوبان و یەکێکە لە شارڕێ سەرەکیەکان بە تایبەتی لە هەرێمی کوردستان و لە ناوچەیشی زۆر گرنگ ئەویش شاری سلەیمانیە ئەویش شارڕێی بابان کە بە شەقامی 100 مەتری ناسراوە ینی قسە و باسی زۆر لەسەر بوو لە ماوەکانی ڕابردووە خەڵکی سلێمانی بە تایبەتی زۆر دڵیان بۆ ڕێگایە خۆش بووە بەرپرسانی باڵای ینی ئەم ناوچەیەش لە ئاستی پارێزگا و حیزبیژە ینی هەوڵێکی گرنگیاندا بۆی کە ئەم ڕێگایە ینی دەست پێ بکە و تەواوبوونەکەشی ماوەیەکی کەم بخایێنێ بەڵام ینی جۆمان لێبوو لە ڕابردوو و تایبەتیش لە ئێستادا ئەڵێ بۆ نمونە پارەی بۆ دابین ناکرێ وەستەی یاخود پرۆژەکە بە جۆرێک لە جۆرەکان ینی گرفتی بۆ دروستەکرێ بە تایبەتی لەسەر ئەم مەسەلەیە هیچ قسەیەکتان لەگەڵ وەزیری ئاوەدانکردنەوە کردووە لە ڕێگەی وەزیری ئاوەدانکردنەوە هیچ گفتێکتان وەرگرتووە کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی دیاریکراوی خۆیدا ئەو ڕێگە گرنگە لە پارێزگای سلێمانی تەواو بکە کە بەشێک لە ئەتوانین بڵێن کێشەی هاتوچۆ چارەسەرەکان لەم شارەدا. ئەرۆکو جەنابەت ئاماژت پێدا ئەو جادەیە ئەنی هەموو هاوڵاتیان چاویان لە سەریانە بە خەڵکی بێلایەن و لایەندار بە حکوومەت و حزب هەمووی چاویان لە سەریانە بە حکومەوەی ڕێگایەکی گرنگەوە ئەنی وا کات هاوڵاتیان لە جێگەیەک بۆ جێگەیەکی تر ئەو زەحامەی ناو شار نهێڵێەوە قەرەباڵغی نهێڵێ بەڵام وەکو ئەوەی کە پرسیارمان لە وەزیری ئاوەدانکردنەوە کردبێ بە حکمی ئەوەی کە ئەوە زیاتر پرۆژەی وەزارەتی شارەوانیە پەیوەندی بە وەزارەتی ئاوەدانکردنەوە نییە ئەو بابەتە لەگەڵ وەزیری ئاوەدانکردنەوە باس نەکراوە ئەمڕۆ.
ینی پەیوەندی نییە بە وەزارەتی ئاوادانکردنەوە لێسا وەزارەتی شارەوانی و سەرپەرشتیەکە بەڵێ بەڵێ وەزارەتی شارەوانی و دیسان لیژنەی شارەوانی لە پەرلەمانی کوردستان چاودێریەکە باشە بۆ ئەوە خۆ لە چوارچەوەی ڕێگاوبانەکانی هەرێمی کوردستان نییە بەڵێ ڕێگاوبانەکان دوو بەشن ئەو ڕێگایانەی کە لە نێو شارەکانان لە نێو شارێ بڵێ ئەو ڕێگانەی کە لە ناو داخلی سلێمانین پەیوەندیان بە وەزارەتی شارەوانیەوەیە ئەو ڕێگانەی کە سلێمانی بەنمونە بە کەلار و کفریەوە بەستێتەوە ئەوانە ئەو ڕێگانە وەزارەتی ئاوادانکردەوەن ڕێگا شارڕێ سەرێکیەکانەوە پەیوەندی بووە وەزارەتی ئاوادانکردنەوە زۆر باشە پەیوەندی بە وەزارەتی ئاوادانکردنەوە مەسلەیەشی دیکە کە زۆر گرنگەوە خەڵک زۆر باسیەکە ینی بەڕاستی مەسلەی هێنانی هێڵی ئاسنین و شەمەندەفەر بۆ نێوان شارەکان یاریمی کوردستان ینی لە ماوەکانی ڕابردووشدا وەزارەتی ئاوادانکردنەوە نازانم تا چەند ینی ئەم زانیاری من دروستەوە تا چەند بەڕێستان لەو بارەی و زانیاریتانێک کەوا ژۆی ڕێکەوتنیشی کردووە لەگەڵ کۆمپانیە کە هێڵی ئاسنین لە نێوان شارەکان یاریمی کوردستان ڕابکێشەوە هیچ نەبێت لە دااتوی نسیکی ژا پێم وا بێ هەرێمی کوردستان بەستێتەوە بە تورکیا لە ڕێگەی هێڵی ئاسنینەوە ئەمە چی کراوە ئەمڕۆ لەم کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان هیچ پرسیار و بابەتێک لەو بارەی و ڕوژێنرا هیچ زانیاریەکتان هەیە لەو بارەیەوە کاگاوڕێ بەڵێ وڵی من ئەمە نزیکەی 2 ساڵە بێ ئەوەی کە لەوەتی ئەو وەزارەتی ئاوادانکردنەوە ئەو بابەتە ئەوژێنێ من زۆر قسەم لەسەری کردووە پێم خۆش ئێستش دیسان هەندێک ڕوونکردنەوەی لەسەر بدەم هەرچەندە ئەمڕۆ من لە هۆڵی پەرلەمان قسەی زۆرم لەسەر کرد لە دەرەوەی هۆڵی پەرلەمانیش قسەم لەسەر کرد ئەگەر هۆکارەکانی گواستنەوە بژمێرین و قیتار بە نمونە وەربگرین یەکێک لە هۆکارەکانی گواستنەوە قیتار بۆ خۆی لە هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی دراوسێ بە خەلیج بەگشتی ئەگەر بە نمونە وەربگرین قیتار نەبووەتە نەریتێک لە بەتایبەت ئەگە باسی هەرێمی کوردستان کەین ئەو نمونانی تردانین بۆ دواتر ئاماژەی پێدەین لە هەرێمی کوردستان ئێمە ئالێتی گواستنەوەمان خەڵک زیاتر سیارە بەکارێنێ یعنی لە ماڵێکە خێزانێک ئێستا خێزانێک ئافرەتێک و پیاوێک یان ژنێک و پیاوێک هەردووی سیارەیان هەیە بە حکم ئەوەی کە لە ڕووی جوگرافیەوە شار و شارۆچەکانمان نزیکن لە یەکەوە قیتار زیاتر بۆ شوێنێک بەکاردێک کە ڕێگایەکی دوورت بۆ کورت بکاتەوە بەڵام ئێمە ئەو گرفتەمان نییە دواتر وڵاتێک کە وڵاتێکی بەرهەمهێن بێ کاڵا و شمەک و کەرەستەی قورس بێ ئاراستەی دەرەوەی وڵاتەکەی خۆی بکە دیسان قیتار بەکارهێنرێ هەر لە ئەوروپاش تەماشا بکەین بەڵام من پێم خۆشەیەک شتێک جا بکەینەوە لێک ینی قیتار ئەوانەی کە بۆ بابەتی کەرەستە و ئەوانە بەکارهێنرێ لەگەڵ میترۆی ناو شارەکان لە یەک جا بکەینەوە ئەوانەی کە لە وڵاتە پێشکەوتۆکان هەن من تەمەنامە کرد ئەم پرۆژەیە ببوایە بە پرۆژەی وەزارەتی شارەوانی ئیشی لەسەرەوەی بکردایە میترۆی لە نێوان لە ناو داخلی شارەکانە دروست بکردایە ئەو کات بۆی هەمومان بە پێشنیارەکانمان و ڕاستپاردەکانمان هاوکار بووین هەم ئەزدەحامی ناو شاری کەمە کردەوە هەم هاوڵاتیان ئەیانتوانی سوودی لێ ببینن بەڵام یعنی هەر لە ئەوروپا بە نمونە وەرگرین ئەو فارگۆنانی کە هاوڵاتیان تێدا سەرەکەون ئەگەر قیتارێک بۆ نمونە لە وڵاتێکەوە بچێتە وڵاتێکی دیکە ڕەنگە 2-3 فارگۆنی ئەگەر هاوڵاتی تیا سەرکەوی ئەوەی دیکە هەموو ئەوانن کە کەرەستە و باری قورس و حەمل و ئەمانەی پێ ئەگوازرێتەوە بەڵام ئێمە چی بگوازینەوە یعنی ئەگەر بابەتەکە بۆ ئەوە بێ سکەی قیتار دروست بکرێت لە نێوان بۆ نمونە گەرمیان بۆ زاخۆ لە گەرمیانەوە زیخ و بلۆک و چە و لم و ئەمانەی پێ بنێری بۆ زاخۆ لە زاخۆشەوە نازانم چی شتێکەیە کە ئێمە بتوانین بینێرینەوە بۆ سلێمانی و گەرمیان ڕەنگە بۆ ئەم بابەتە گەر بیرۆکەکە بۆ ئەوەیە بەڵێ بیرۆکەکی جوانە و ئێمە هەمومان با پشتیوانی بین بەڵام قسەکە لەسەرەوەی ئەمە بەجیا بکرێتەوە دواتر ینی چەند هۆکارێک هەن کە وا ئەکات قیتار بۆ هەرێمی کوردستان نەشێ ئەوەی باسی سنووری جوگرافیەکەمان کرد کە نزیکن لە یەکەوە دواتر سیکەی قیتار کولفەی زۆر ئەبێ ئەم بەم حکوومەتە ناکرێ من کە زۆر جار ئەڵێم ناکرێ قەزدەکەمەوە نییە لە هەرێمی کوردستان ناکرێ قەزدەکەی من ئەوەیە کە بەم حکوومەت و کابینێ ناکرێ بەم حکوومەتە تونێلی دەربەندی خان پێچاک نەکرێ ڕێگای کەلار و کفری پێچاک نەکرێ ڕێگای دوکان و ڕانی و کۆی و هەولێر و هەموو ئەم ڕێگایانی پێنجۆن بۆ کوێی پێچاک نەکرێ کە زۆر کولفەیەکی کەمێوێ ناتوانێت قسەکەی قیتار دروست بکە قسەکەی من لەسەر ئەوەیە دواتر ئێمە وڵاتانی دراوسێمان کێن ئایمە ئەو وڵاتە وەبەرهێن و بەرهەمهێنین کە بتوانین کاڵاو شمەک کەرەستە هەناردەی ئەوان بکەین نەخێر ئێمە وڵاتێکی بەکاربەرین یاین زیاتر ئەوەی کە هەیە ئەبینین یاین ڕۆژانە چیمانەیەکەی خۆمان بێ بەداخەوە کە خۆزگەوانە باە و بابەتێکی تر هەر دیسانەوە کە پەیوەندی بە
سروشتی کوردستان و شاخی و بەرز و نزمایی هەرێمی کوردستانەوەیە ئەمەش وا ئەکات کە کولفەی سکەی قیتار لەگەڵ وڵاتێکی تر دوو ئەندازە زیاتر بکە لەبەرەوەی ئەو کات زۆرترین تونێلی ئەوێ باسمان کردو کە حکوومەت ناتوانێت لێرە دروست بکە ئەمانە کۆمەڵی هۆکارن کەواکە ئەم بابەتە هیچ جەدوایەکی نەبێ و هیچ کلێنێک لە هاتوچۆی هەرێمی کوردستان پڕ نەکاتەوە و ئەمڕۆ من بابەتێکم باس کردو ئەڵێم لە نێوان هەولێر بۆ سلێمانی دە بازگەی لێیە من ئەم بابەتە بەمەبەست وروژاندومە لەبەر من هەفتەی پێشوو باسی ئەوم کردو بازگەکان زۆرن هاوڵاتیان بێزارەکەن یعنی هەندێک جار تعلیقی هەندێک کەس وات لێکە بڵێ وڵای ئەم حکوومەتە قابلێتی ینی هەرچەندە ینی من بۆ شتانە قەت گوێ نادەن بەڕاستی لەبەرەوەی ئەوەی کەوا بازگەکان بێزاری ئەەکە من نیم لەبەرەوەی ئەمەد بە سەیتەرەکانە ئاڕۆین ئەناسرین و ڕناگیرین بەڵام ئەوەی کە ڕاگیری هەر وڵاتەیە کە ئێستا ئەو بابەتە و بابەتی تەنز و ئەوە وەرەگرێ دیسان من هاتووم ئەم بابەتی سکەی قیتارم لەگەڵ بابەتی بازگەکان تێکەڵ کردوڵێم ئەمە ناکرێت قیتارێک بە خێرایی 300 200 نام 400 بڕات بەڵام بازگەی ڕای بگرێ خۆ من ئەزانم بازگە قیتار ڕناگرێ بەڵام مەبەستمە بڵێم قیتار کەشێکی هێمن و ئارامی ئەوێ ئەمنیەتی ئەوێ ئەو سکەیە چۆن بپارێزرێت چۆن وا بکات کە بەشم و کاتت بازگانەش نامێنێت لە هەرێمی کوردستان لە نێوان شارەکان بەشکم وڵی تەمە ناکەین من هەفتەیش پێشوش ئەوم بابەتەم ڕژاندووە ئێستا ینی تەمە ناکەین ئەو بازگانە بگیری ینی مەبەستم ئەوەیە ئەم هەموو هۆکارێکن کە قەناعەتمان بۆ دروست بێ بەڵێ قەتار جەدوای نییە لە هەرێمی کوردستان هیچ کلێنێکی هاوڵاتیان پڕ ناکاتەوە و حوسڵەی هاوڵاتیانی خۆمان هەروەکوتم لە بازگەیەکە ئێستا من زۆرجار کە بازیەکەم نیگەرانی هاوڵاتیە بە من ئەگاو دێم قسەی لەسەرەکەم 5 دقەوەستێ دەیان شەڕ دروستە بێ گرفت دروستە بێ بۆڵە دروستە بێ بەڵام دڵنیام لەوەی هاوڵاتی ئێمە بێوێ لە شارێک بۆ شارێکی ترکە نیو سعات نێوەندێتی ناڕوە سعاتێک لە محەتەیەک وێزگەیەکە بوەستێ و تکت ببڕێ بۆی لە شارێک و بڕاتە شارێکی تر قسەکە لەسەر ئەمەیە بۆیە زۆرجا ئەڵێم وەرن ئەم بابەتە ئەم تاقە مرۆیەکە لە وەزارەتی ئاوادانکردنەوە دەستان بۆی بردووە من ڕێز لە ماندوو بوونیان نەگرم و ئومێد دەکەم بتوانن ئەوە بکەن بەڵام نایکەن من دڵنیام لەوە بۆیە قسەی لەسەرەکەم ئەڵێم وەرن ئەم تاقە بەشەریە مرۆیەکە هەیە لە وەزارەتی ئاوادانکردنەوە و دیسان ئەو پارەی کە ئەتانوێ باسی بکەن و ئەتانوێ خەرجی بکەن ئەفوو وەرن چارێکی ئەو پارەی کە لە قسکەی قتارێکە خەرج بکرێ بڕاتان هەبێ یەک سایدی لە هەرێمی کوردستان بنبڕەکە نایهێڵێ و ڕووداوەکانی هاتوچۆکە مەکاتەوە من ئەمڕۆ ئامارێکم خسۆتە ڕوو ینی ئەو ئامارە زۆر خەمناکە لە هەرێمێکی بچوو کە ئەو هەموو خەڵکە ببێتە قوربانی بە مردن بە برینداربوون بە زەر و زیار بەر سیارە و ئۆتۆمبیلی هاوڵاتیان ینی بەڕاستی ئەمەیە واکە ئەمە قسەی لەسەر بکەین دەنا خۆزگان پرۆژەیەک بۆە پێمان وا بۆە چێتە باری جێبەجێکردنەوە و هاوڵاتیانیش دەتوان سوودی لێ ببینین خۆقی چێکە گەر کۆمپانیاک جێبەجێ بکات و ینی تێچۆکەی لەسەر کۆمپانیاکە بە حکوومەتی هەرێمی کوردستان نەیە بۆ ئاسایی نەبێگەر دروستکرێک کاگاڕێ ئەزە قسەکە لەسەر ئەوەیە ئەنی ئەمڕۆ ئەوەی کە دڵنیا بووینەوە خۆ بەشێکی یەکێک لەو خاڵانەی کەوای کردبوو ئێمە بەڕێز وەزیری ئاوادانکردنەوە و ستافەکەی بانکەینە پەرلەمان دیسان بۆ بوو کە بلێ بپرسین بڵین ئەم بابەتەی کە زۆر جار سەرۆکی حکوومەت و جەنابەت ئەیورژێن گەشتون بچی بڕات هەبێ یەک هەنگاوێک نەڕۆشتونەتە پێش تەنها ئەڵێن پلانمان داناوە نەخشەمان داڕێژاوە بۆی کۆمپانیایەک بێت کۆمپانیەکە ئەستن کە ئەمڕۆ ئەوەی ئێمە تێگەشتین بۆ ئەوە دێت بێت حساباتی خۆی بکە بۆی بە زمانێکی سادە بیڵین ئەوڵاتیان ڕوون بێلێن دێت ئەم کۆمپانیایە نایە بۆ ئەوی کە دەست بەکار بێت سکەی قیتار دابنا دێت لە هەرێمی کوردستان دێت لە ڕووی جوگرافیەوە تەماشایەکە لە ڕووی کۆمەڵایەتیەوە تەماشایەکە ئایا تا چەند ئەم کۆمپانیایە کە ئەم سکەی قیتاری دروست کرد بە چەند ساڵە توانێت داهاتەکەی بۆ بگەڕێتەوە هەموو ئەمانە لە یەکە داتەوە هەرم قسانەی منی بۆ دەرەکەوی کە من ئێستا یکەم دڵنیام لەوە هەرو نەتیجەی دەسەکەوێت واللهی هەر کەسێک ئێستا گوێ لەم ڕوو کردەوە بێگە قەناعەتی وانە بێت دیارە ئەمە هەڵین کاگاوڕە مەسلەیەکی دیکەی گرنگتر کە ئەمڕۆ ینی بەدەر لە ڕێگاوبانەکان و تونێل و پرد و هەروەها شارە سەرچەکان لە نێوان شارەکان کە باستان کرد مەسلەی ینی یەکەکانی نیشتەجێبوون بوون بەڕاستی کە لەگەڵ وەزیری ئاوادانکردنەوەی حکوومەتی هەرێمی کوردستان باس کرا واروەها مەسلەی جارێکی دیکە سەر لە نوێ ینی دانانەوەی سندوقی نیشتەجێبوون بوو بۆ ئەوەی کە وەبەرهێنان لە بواری نیشتەجێبوون بۆ خەڵکی کەم دەرامەت و هەروەها هەژار و ئەوانەی کە یەکەی نیشتەجێبوونیان نیە لە هەرێمی کوردستان بکرێت
ئەم مەسلەیە تا چەندە ینی لەلای حکوومەت یاریمی کوردستان و بە هەند وەرگیراوە لەگەڵەوەی کێستا ینی ڕایگەیاندووە زیاد لە 20,000 نیشتەجێبوون بۆ کرێنشینان لە هەرێمی کوردستان دروستەکرێت. خۆی بۆی ئەوە ڕوونکردنەوەیکی لەسەر بدەم ئەو بابەتە دوو بابەتی لەیەک جیاوازن ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان لە چەند ڕۆژی پێشوو لە چەند ڕۆژی پێشوو ڕایگەیان 20,000 دروست دەکات لە سێکتەری وەبەرهێنان بەڵام ئێمە 9,000 و نزیکەی 600 یەکەمان هەیە لە هەرێمی کوردستان لە ساڵی 2011 و دەستی پێ کراوە سەروی خۆی کۆی گشتی خەرجەکەی 500 میلیۆن دلارە بەڵام سەروی 250-300 میلیۆن دلاری سەرف کراوە ئەم پرۆژێ ئێستا ئەوە چەند ساڵە ڕایگیراوە هیچ هاوڵاتێک ناتوانێت سوودی لێ ببینێ 9,000 ئەوەندەیەکە چەند یەکەیەکی هەیە تەنها هاوڵاتیان خۆیان ڕۆشتونەتە ناوی بەڵێ خزمەت گوزاریەکانشی تاوا نەبووە بەڵام ئێمە ئەمڕۆ لەگەڵ وەزیری ئاوادانکردنەوە تەبعا ئەمە 2 ساڵە بەخوا لەسەر ئەم بابەتە زۆر جەختمان کردەوە زۆرترین نووسراومان کردووە زۆرترین سەردانمان کردووە هەموو ئامارێک و داتایەکمان وەرە کردووە هیچ نەبێ ینی من ماوەکانی پێشوو ئامارێکی تریشم بڵاو کردەوە لەسەرەوەی ئەم 9,000 و ئەوەندەیەکە ئەگەر هەر خێزانێکی 4 کەسی وەرگین سەروی 35 بۆ 40,000 هاوڵاتی لە نەبوونی سەقفێک ڕزگارێ بێت چێتە خانوویەکی خۆی لە ماوەیەکی دوورمەودا بە قستێکی درێژخایەن پارەکە ئەگەڕێتەوە بۆ حکوومەت بەڵام حکوومەت لە بە حکمی ئەوەی زۆر بەداخەوە ئەنی خۆی بە خاوەنی پرۆژەکانی کابینەکانی پێشوو نازانێ ئەم پرۆژانەی فرامۆش کردو پارەیەک ئەو مەبلەغەکەمەی کەماوە بۆی سەرف ناکاتەوە اینجا ئەمەی کە بۆی سەرف ناکاتەوە دوو لایەنە دوو زیانی هەیە زیانی یەکەم ئەو پارەی کە سەرف کراوە بە هەدەرە ڕوا زیانی دووەم ئەوەیە هاوڵاتیان سوودی لە نابینن والحاڵ ئێمە لە ماوەکانی پێشوو و ئاماژەم پێدا زۆر نووسرامان کردووە لەگەڵ وەزارەتی ئاوادانکردن و دانیشتمان کردووە ئاخر نەتیجە گەشتنی دەحلێک کە وەزیری ئاوادانکردنەوە ئەمڕۆ پێی ڕاگەیاندین بڕیاری لەسەر دراوە لەگەڵ دەست بەکاربوونی ئەو 20,000 کە پەیوەندی بە وەزارەتی ئاوادانکردن بە دەستەی وەبەرهێنانەوەیە ئەم 9,000 کە پەیوەندی بە وەزارەتی ئاوادانکردنەوە تێڵکێشەکرێ هاوتەری پێکەوە بە یەک بڕیار تەواوەکرێن بۆی هاوڵاتیان سوودی لێ ببین ئەمە بڕیارێکی دڵخۆشکەر بوو بۆ ئێمە ئەم ئەوەی کەوتم ئەو هەموو هاوڵاتیە ڕزگاریانە بێ هەم پرۆژەکەش ئەو پارە بە هەدەر ناڕوە ئەنی خۆ ئەبێت دڵیان بۆ وەژان بکە ئەم پارەش دیسانە قوتی هاوڵاتیە و لە هاتووە لە پرۆژەیە کاسەرکراوی خۆ دەبێ هاوڵاتیان قازانجی لێ بکەن ئەمە ئەیکێک بوو لەو بڕیارانەی کە بۆ ئێمە جێگای دڵخۆشکردن بوو چەند بڕیارێکی تریش هەیە ئەوەی کە کاراکردنەوەی سندوقی نیشتەجێبوون بۆ هاوڵاتیانی کەم دەرامەت و بۆ دابینکردنی شوێنی نیشتەجێبوون ئەوەیە کە ئاماژەم پێدا و ئەنجومەنی وەزیریان بڕیارێکی داوە ئەو 9,000 قوسوریەکەیە دیسانەوە تەواو بکە و بڕیار دراوە ئەوەی دوو تونێلەکە دیسان بڕیارێکی دڵخۆشکەر بوو ینی نەتیجەی کۆبوونەوەکەی بەرهەمی کۆبوونەوەکەی ئەمڕۆی پەرلەمان بوو دوو تونێل لەوێ دروست دەکرێت و ئەو دیسانەوە ئەوەی کە بۆ ئێمە جێی دڵخۆشی بوو بابەتێکی تر ئێمە لیژنەکە داوامان کرد بوو یاسای ژمارە 16 هەموارکراوی ساڵی 2011 دیسان هەموار بکەینەوە بۆ ئەو 9,000 لە 25 ساڵەوە مدەکەی درێژکەینەوە بۆ 30 ساڵ و زیاتر دیسان ئەوەش بوو بە بڕیارێک کە ئەو لەگەڵ هەموارکردنەوەکە ئەو درێژکردنەوەیەکەین بۆی کە کەمترین فشار بخاتە یان قورسایی بخاتە سەر ئەو هاوڵاتیانی کەم دەرامەت نوچنە ئەو خانوانە و یەکانە وەرەگرن بۆ ئەوەی دیسانەوە ئەو بڕیارەش کە و ئاماژەم پێدا 10 ملیۆنی مانگانە 10 ملیۆن دلارەکەش دیسانەوە بە هەم بۆ ئێمە بڕیارێکی دڵخۆشکەر بوو کە ئەمێ دەکەین بچێتە بواری جێبەجێکردنەوە بە زووی وڵایوانە زۆر بڕیاری گرنگن بە تایبەتی مەسلەی ئەو 9,000 کە تەواو نەبووە ئەو 9,000 بزەبت لە هەموو شار و شارۆچەکان هەیە چکە لە سنووری پارێزگای سلێمانی لە هەندێک ناوچە ینی کۆمەڵەیەکەی نیشتەجێبوون هەیە من ینی ئاگدارم و لە نزیکی شەوەزانم ینی تاوەکو ئێستا 3 جار ئەو یەکانە نۆژەن کراوەتەوە تەواو بوو بخۆی بەڵام بەهۆی ئەوەی کە دابەش نەکرابوو و یانی پرۆژەکانی خزمەتگوزاری بۆ نەبرابوو تا ئێستا 3 جار نۆژەن کراوەتەوە ئەمە یعنی لەسەر حسابی چێ نۆژە نەکرێتەوە یاخود ئەمانە دابش کراون وەکویەوە ئاگاداربوون کاگا و ڕێگە دابش نەکراوە میکانیزمەکان لەوە چێ ڕاستە تۆ زۆر وردەکاری نەزانی بەڵام خۆ هەر هیچ نەبێ شتێک وتراوە لەلایەن وەزارەتی ئاوادانکردنەوە وەزیری ئاوادانکردنەوە خودی خۆیەوە کاگا ڕێجۆ لێمە کاگاوڕێ نازان برادرانمانە گەر چارەسەری ئەو گرفتە بکەن پێچێ کاگاوڕێ لە ئێستا دەنگی من نەبیستێ نازام ئەگەر کاگاوڕێ گوێی لە دەنگی من کاگاوڕێ گوێ لێمە
پێچێ کاگاوڕێ گوێی لە دەنگی من نەبێ بەڵام کاگاوڕێ ئێستا گوێ لێمە کاگاوڕێ ئەمێ ینی ئەوە پرسم جەناب ئاماژەت بۆیە کە ئەو 9هزاریەکەی کە سەر بە ئاوادانکردنەوەی وەزارەتی ئاوادانکردنەوە تەواو نەبوو دیارە لە زۆرێک لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانن و لە شاری سلێمانیش لە هەندێک ناوچە یەکەی زۆری لێ نیشتە جێبوون تەواو کراوە و تا ئێستاش نەدراوە بە خەڵک و من دڵنیاشم و شاهدی ئەوەش دەم تا ئێستا 3 جار نۆژن کراوەتەوە ئەمە بۆ دابەش نەکراوە و ئەگەر ینی ئەم نۆژنکردنەوەانە لە سەحسابی چێ بووە لە سەحسابی وەزارەتی ئاوادانکردنەوە بووە و وەزیری ئاوادانکردنەوە هیچ قسە و باسێکی کرد لەباری ئەم یەکەی نیشتە جێبوونانی کە هەیە لە شار و چارۆچکەکان بەڵێ هەروەکو ئاماژەم پێدا ئەو بڕیارە هەیە کە لەگەڵ 20هزاریەکەکەی وەبەرهێنان پێکەوە ئەو بابەتە ئەو 9هزاریەکەیە کە جەنابەت کە من سەرەتا ئاماژەم پێدا هەر ئەوەی کە ئێستا جەنابەت ئاماژەی پێدەی ئەو 9هزاریەکەیە 190 پرۆژەکە بەسەر و تەواو بووە ئەوەی ماوەتەوە بابەتی خزمەتگوزاریە لە مەجاری لە جادە لە شۆستا چەند بابەتێکی تر دەنا وەکو بینا وەکو هەیکەل وەکو سپیکاری وەکو گڵۆب کارەبایی دەرگا پەنجەرە هەموو ئەمانە تەواو بووە ئەوەی هەیە تەنها بابەتە خزمەتگوزاریەکانن مەبلەغێکی کەمی پارەی ئەوێ بۆ ئەوەی کە تەواو بکرێ وەکو ئاماژەم پێدا لەگەڵ 20هزاریەکەکەی وەبەرهێنان پێکەوە بە بڕیارێک ئەیانەوە تەواوی بکەن حکوومەت زۆر باشە ئەو کاراکردنەوەی سندوقی نیشتەجێبوونەوە زۆر گرنگەوە لە ڕابردووە زانینەوە جەنابی شدیانی خۆت ئاگداریت ینی حکوومەت هەرێمی کوردستان هەموو ساڵێک کە بودجەی پەسەند دەکرد ئەو کاتانە کە هەبوو بودجە ینی بڕێک پاری بۆم سندوقە دیاریە کرد ئەگەر ئەم ساڵ ئەو سندوقە کارا بکرێتەوە ینی حکوومەت هەرێمی کوردستان مەبەستێتی چەند دابین کە بە تایبەتی بۆ مەسلەی وەبەرهێنان و یەکەی نیشتەجێبوون لە هەرێمی کوردستانە بەدەر لەو 10 ملیۆنی کە دانراوە بۆ ڕێگاوبانەکان بەڵێ یەکەم ئەو 10 ملیۆنە وەکو ئێمە وەکو ڕاستپاردەی پەرلەمان ئاراستی ئەنجومەنی وەزیران یەکەین وەکو دیسان وەزیری ئاوادانکردنەوەش پێشنیاری کردووە بۆ ئەنجومەنی وەزیران یعنی ئەوە جارێ موافقەتی لەسەر نەکراوە ئەویان بەس ئەو 10 ملیۆنە تاکو ئێستا موافقەتی لەسەر نەکراوە بەڵام وەزیر ئاوادانکردنەوە داوای کرد ئێمە لە لیژنەکە پشتیوانی بکەین ئێمە بەڵێنماندا لە ڕاستپاردەکەمان بۆ یەک شەم و دووشەم هەفتەی داهاتوو ئاراستی ئەنجومەنی وەزیران یەکەین ئومێد دەکەین ئەوانەی دیکە کە باسم کرد بڕیاری لەسەر درراوە بەڵام ئەمەیان بڕیاری لەسەر نەدراوە ئەو پارەی کە لە 10 ملیۆن لە پارەی نەوت 10 ملیۆن دلار لە پارەی نەوت تەرخان بکرێت اینجا هیچ منەتێکیشیتیان نییە خۆ نەوت ئەوەی کە بەرهەمەهێنرێ لە هەرێمی کوردستان ڕەنگە بەشێکی هۆکار بێ بۆ ئەوەی کە جادەکانی خراپ کردووە لە تەنکەر و گواستنەوە و هەموو بابەتانە ینی ئەوە هەر ئەرکە لەسەر سامانە سروشتیەکان کە ئەو پارەیە و وەزارەتی دارایی کە ئەو پارەیە لە ڕێگاوبانەکانە سرف بکاتەوە مەسەلەی سندوقی نیشتەجێبوونەکەیانی هیچ پێشنیازێک نەبوو بۆی کە بزان ساڵانە چەنددا بنرێت بۆ ئەوی بخرێتەوە سندوقەوە هیچ مەبلەغێک دیاری نەکراوە بەڵام تەنها کاراکردنەوەی سندوقەکە بڕیاری لەسەر دراوە چکە بۆ مەسلەی ئەو 20هزاریەکەی نیشتەجێبوونە کە حکوومەت هەرێمی کوردستان ڕایگەاندووە دەنگۆی ئەوە هەبوو کە ینی حکوومەت مەبلەغێکی کەمی داناوە بۆ ئەو تێچووی ئەو یەکانە بەڵام زۆرێک لەوە بەرهێنانە یاخود بەڵێندەرەکان ینی ئەوان ڕازینین بۆ بڕەپارەیە ئەمەیان تا چەند وایە کاگاو ڕێگەرا بەڵێ کاکاوڕێ ئەگەر من ڕاشکاوانە قسە دەسەکەم نامەوێت دیسان هەمە بەستم نەمە بەستمە خەڵک ڕەشبین بکەم نەمە بەستمە ئەوەی کە حکوومەتیش بڕیاری داوە بێئەرزشی بکەم بەڵام حقیقەت پێ بڵێم ئەو بابەتی 20هزاریەکەی کە لە سێکتەری وەبەرهێنانایە و دیسان لە لیژنەکە ئێمەیە هیچ بارگرانێکی دارایی بە حکوومەت دروست ناکە بە پێچوانە ڕەنگە داهاتشی بۆ بگەڕێتەوە جگەلەوەی کە زەویەک پارچە زەویەک لە شارێک یان لە شار و شارچەکان دیارریەکە بۆ وەبەرهێنەکان هیچ بڕەپارەیەکی تەرخان نەکردو بۆ پرۆژەیە و ئەوێ بە وەبەرهێنەکان بیکە و دیسان ئەو ئەگەر تەنها یەک دەستکەوتیتیایە ئەوەیە کە ئەوێ بە قستی درێژخایەن بە هاوڵاتیانی هەژار بەسەر هاوڵاتیانی هەژار و کەم درامەت بڵی دابش بکرێ و فۆرمیان بۆ پڕکرێتەوە دەناوەکو بارگرانی دارایی بارگرانی دۆلارێکی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان نییە ئەو 20هزاریەکەیە تەنها ئەوێ بۆ بەرهێنەکان بیکە بەڵام ئەوەی ماوەتەوە ئایا وەبەرهێن چەند ئامادەی تایە بچێتە پێش بە قستی درێژخایەن و قازانجێکی کەم بێت پرۆژێک جێبەجێ بکە ومێ دەکەم وەبەرهێنمان هەبێ لە پێناو هاوڵاتیان و کەم درامەتانی ئەم وڵاتە کە وڵاتێکی خۆمانە هەمومانە بێ بە جۆرێک لە جۆرەکان هەرێکێک لە ڕێگای خۆی ئەوەی کە سەرمایه‌دارە پارەکەی تیا سەرف بکە ئەوەی کە سیاسیە وڵاتەکەی خۆش بوێ وەبەرهێنمان هەبێ بتوانێت ئەوە بکە ومێ دەکەم هەبێ
بۆ هیواین کە وابێت من هیچ پرسیارێکم نەماوە نازانم ئەگەر شتێک ینی من بە خەیاڵمان ناتوێت لە جەنابەتی پرسم یاخود بتێ ئاماژی پێ بدەی یاخود زانێریکی زیاتر دەی لەوبارەوە ئەتوانی لە دواوتە تا ئاماژی پێوەی کاگەڕێ. زۆر سپاس وڵا هەر ئەوەیە کە ئومێ دەکەین ئینشاڵڵا ئەو بڕیارانەی کە لە ئەنجومەنی وەزیران ئەمڕۆ بە ئێمەیان ڕاگەیان لە پەرلەمان بۆ ئێمان خستە ڕووجەختیان کردەوە بچێتە بواری جێبەجێکردنەوە بۆەوەی کە هیچ نەبێ هەندێک لە بارگرانی سەرشانی هاوڵاتیانمان چی لە ڕێگاوبان چی لە نەبوونی نیشتە جێبوون هەموومانە ئەم کەلێنە بۆ شایانەی ژیانیان پڕ بکرێتەوە. زۆر سپاس بۆ برای ئازیزم ئاوڕێ مەلامستار سەرۆکی لێژنەی ئاودانکردنەوە لە پەرلەمانی کوردستان کە بە سپاسەوە لە شاری هەولێر لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان بوو. سپاس دەکەم. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقەیەم شەوی پانۆراماتان پێشکەش کرا. هەمیشە ساغ و تەندروست باش بن خواتان لە